چوار مانگ یان 5 مانگ من لێرم لە ماڵی ڕۆشنبیری زانکۆی جیهان وەکو بەشی خۆشنووسی خۆم خۆشنووسم بەڕاستی ئەگەر بە هەرچەند باسی ماڵی ڕۆشنبیری زانکۆی جیهان بکەین بە شێوەیەک کە جێگای دەستخۆشیە چکە یەکەم کەس دەبینم لەو شاری هەولێرەگە باس شاری هەولێر بکەین کەسێکی مادیەن بڵێن وەزعیان زۆر باش بکە هەمویان دەیان ناسن ماڵی حاجی حەی بازگەر سەرپەرشی ئەو دەستگای دەکەن ئەو ماڵە دەکەن پاڵپیشێکی زۆر گەورەیە بۆ هونەرمەندان ئاسانکاری بۆمان کراوە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی شوێن لە ڕووی کارکردن لە ڕووی مادیشە تا بڵێن یعنی من لێرە دانیشتم کرێ نادەم من کە هاتوومەتە ئێرە وا بزانم هیوادارم وابێ و هەرواش هەوڵمدا وابێ سوودم هەبێ بۆ کەسانی تریش بۆ هونەرمەندانی تریش بۆ کەسانێکی تریش کە ئارەزووی خۆشنووسیان هەیە چکە ئەگەر ئێمە بینە سەر باسی خۆشنووسین تقریبا هونەرێکە خەریکە لە ناوەچێ نەک لەم وڵاتی خۆم لە هەموو دنیاش من چەند جارێک لەگەڵ برادران ئەو کارەمان ئەو بیرۆکەمان گڵاڵە کردووە بیدێن بە وەزارەت و قسەمان کردو لەگەڵ هەندێک مستەشاری لە وەزارەتی پەروەردە کە ئەو مادەیە بگەڕێتەوە مادەی خۆشنووسین لە پۆلی 2 تا 6 سەرەتایی بگەڕێتەوە وەکو جاران ئەو مامۆستا گەورانەمان هەیە ینی بەڕاستی خۆزگە هەمویان دەست ناودەست بنێن بتوانن قوتابخانەیەکی گەورە دروست بکرێت بۆ ئەو خۆشنووسین یعنی هەر مەحەدێک بکرێتەوە من لەوەتی لێرەم چەندین تابلۆم فرۆشی و تەنها ئەزنەبی کڕێتی نە عەرەب نە کورد کڕێتی خواستەکە ئەوە بۆ لەبەرەوەی زانیاری نییە بەڵام ئەزنەبیەکە بە تایبەت من ئینگلیزیەکەم تەواو نییە بە تایبەت کە ئەگەر متەرجمی لەگەڵ بی ناسە دەرێگە تابلۆیش نەکرد